بەڵێ سڵاتان لێبێ سلااو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان بێت دیارە ئێستا وەرزی پێگەشتنی بەرەمە کشت و کاڵیەکانە جوتیاران لە لەگەڵ پێگەشتنی بەرەمەکانیان ئەوەی کە چەندین مانگە پێوەی خەریک دەبن دەیەنە علوێ هەڵەبجە ئێستا من لە علوێ هەڵەبجەم لێرە بەرەمەکانیان ساغ دەکەنەوە ئەگەر چی جیاواز لە ساڵانی ڕابردوو ئەم ساڵ بەرەمە کشت و کاڵیەکان بە ڕێژەیەکی زۆر نرخەکانیان دابەزیەوە هەرزان بووە بە شێوەیەک ئەگەر سەردانی علویان ناو بازاری هەڵەبجە بکەی پلاسکۆیە تەماتەی کوردی خۆماڵی کە جوتیار چەندین مانگە پێوەی سەرقاڵە دەکیلۆی تێدایە بە تەنها 2000 دینار ئەمە لەباری وەکارەکانی بۆ نمونە ئەرزانبوونی بەرەمە خۆماڵیەکان وەکارەکانی بۆچی دەگەڕێنەوە من قسە لەگەڵ یەکێک لە خاوەن دوکانەکانی علوەی هەڵەبجە دەکەم بزانم وەکاری ئەرزانبوونی بەرەمی خۆماڵی بۆ چێگەڕێتەوە ماوە سعات نەگەر بێنە ئێرەوە سپاسانەکەم وەکار چییە کە بەرەمی خۆماڵی لە ئێستادا لە بازار و لە علوەکانیشە بە ڕێژەیەکی یەکجار زۆر ئەرزان بوو خۆی بەرهەمی خۆماڵی مەوسیمی پێگەشتنی هەیە هەموو بەرهەمێک مەوسیمێکی خۆی هەیە ئێستش ڕستی شارە زووری وەلحەمدوللا ڕستێکی زۆر 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 باشی و زۆر چاکەی پێگەیوە بەڵام ئیتر کۆمەڵی هۆکاری کەش هەیە مەوسیمی پێگەشتەکەی تەواوە عیبی نییە فەلاح ڕەنجێکی زۆر زۆریا مەسروفێکی زۆر زۆری کردو هەرجێکی زۆری کێشاوە بەڵام داهاتێکی کەمیشی هەیە خۆی هەموو هۆکارێک سەبەبەکەی یعنی هەموو کاتی حتاسێک ڕووداوێک شتێک ڕۆیە سەبەبێکی هەیە ئەمەش کە هەرزانێک کە هەیە کۆمەڵە سەبەبی هەیە یەکێک لەوانە نەبوونی موچەیە یعنی دواکەوتنی موچە نەبوونی مەعاش لە کاتی خۆیە ئەمە یەکێک لە تەسیراتەکانی کە گیرفانی خەڵک خاڵیە یعنی گیرفانی خەڵک جوابدانەوەی نییە بۆ کڕنی بەرەمەکان بۆ کاڵاکی فەلاحەکان دوو ئەم بە مۆزوعی کۆرۆنا کە دروست بوو کە هەیە ئەم کۆرۆناش تەسیرێکی زۆری کردووە ینی حکومەت پلانێکی وای نیە ڕۆژە جادە قەتعەکە ڕۆژە ئەلوە ئەگرێ ڕۆژە کەرەنتینی خەڵکەکە ڕۆژێک یعنی شتەکە پلانێکی تۆکمەی بەقوت نییە کە تۆ یعنی هەم فەلاحەکە ڕەنج بە خەسار نەبێت هەم حکومەتیش یعنی حاڵەتیانش پارێزراو بن بەو شتەی کە هەیە کە کۆرۆنایی کە هەیە و کە دروست بۆ کەسە مەوجودە ئێستا لە ئێستا چه کاڵا و بەروبوومێکی کشت و کاڵی لە تورکیا و ئێران و لە سووریا و لە وڵاتانی دراوسێەوە هاوردە ئەکرایە هیچ بەروبوومێکی کشت و کاڵی هاوردە ئەکرێت بەڵێ ئێستا کەمتر زۆر کەمتر چونکە بەو حکومی کە بەرهەمی خۆمە بەرهەمی ناوخۆ پارێکی ئۆتۆ ناکە ئەوەی کە لە تورکیا و لە ئێران و لە وڵاتانی کەوێت حتممە مەسروفێکی زیاتری تێچێت هەم بۆ نەقڵکردنەکە ئێمە بە بەرەمەکەی کە ئەکڕێ ئەوانە نا زۆر بە کەمیت بەد میوە بە ڕێژەیەکی کەمێت لە تورکیا و لە ئێران و میوە بە ڕێژەیەکی کەمێت بەڵامتە تەماتە خەیار پەتاتە ئەو شتانە مەمنوعکرا و نایەت ئێستا بەڵێ دیارە لە ئێستاش و لە ساڵانی ڕابردووشە جوتیارانی سنووری هەڵەبجە و شارەزۆر و جوتیارانی هەرێمی کوردستانیش دەتوانم بڵێم داوایان لە وەزارەتی کشت و کاڵ کردکەوە ڕێگە چارەوە سنوورەکان تونوتۆڵکا بۆ ئەوەی کە بەروبوومی کشت و کاڵی لە وڵاتانی دراوسێەوە هاوردە نەکردن بۆ ئەوەی کە خەڵک و وڵاتانی هەرێمی کوردستان بتوان بەروبوومی ناوخۆیی بەکاربێن لەبەرەوەی چەندین ساڵە من لەبەرەوەی چەندین مانگ بۆ نمونە جوتیاری کوردەوڵەدا ڕەنجدا بۆ ئەوەی کە بەرەمەکەی ساغ بێتەوە بەڵام لە ئێستاشدا بەرەمی خۆماڵی کشت و کاڵی هەرزانترین پێوەری تۆمار کردووە کە بەرەمە کشت و کاڵیەکان یاندەی ئەوەی کە خەرجی کێشاوەی بۆی ساغ نابێتەوە سامان هەرزانی ئەو نرخی بەرهەم و خۆماڵیانە هۆکاری بەرهەمەکانی دەرەوەیە کە دێتە هەرێمی کوردستان یاخود دێتە پارێزگای هەڵەبجە لە پرسیارەکە جوان نەگەشتم بەڵام هەستەکەم ئەو پرسیارت کرد کە لە هەموو شوێنەکان ئەو هەمان نرخەیە بڵێ لە هەموو شوێنەکان بەتایبەت لە سلێمانی و لە پارێزگای هەڵەبجە هەمان نرخەیە بەرەمە کشت و کاڵیەکان ئەوەی کە لە ئێستادایە لە تەماتە لە خەیار لە ترۆزی لە کاڵک لە پیاز لە هەموو بەروبوومانی کە جوتیار لە ئێستادا بەرەمێناوە وەکارەکەشی ئەوەیە یەکێک لەم خاوەن دوکانانە ئاماژی بۆوە کرد وەکاری نەبوونی پارە بێ مەعاشی دواکەوتنی موچە و هەروە ئەم کەرەنتینەیەش کە لە ئێستادا لە بەشێک لە پارێزگاکان نیمچە کەرەنتینە و کەرەنتینە پێڕەوەکرێ و ئاتوچۆکردن ئەستەم بووە و خەڵک پارەی پێنی ئەمانە هەموو هۆکارن بۆ ئەوەی کە بەروبوومەکانی بەروبوومە کشت و کاڵیەکان ئەوەی کە جوتیار لە ئێستادا خۆماڵی و بەرەمێناوە ساغ نەبێتەوە بۆی و پارە باشە سامان دەمەوێت و پرسیارە بکەم لەم چەند ڕۆژی ڕابردوودا لەلایەن حکوومەتی ئێرانی وەروە حکوومەتی عێراقیشەوە بە هەماهەنگی لەگەڵ پارێزگای هەڵەبجەکەوە ئاگادار کراونەتەوە
دوو مەرزی تر بە ڕسمی لە نێوان کۆماری عراق و کۆماری ئێران لە باڵین سنوورەکانی هەرێمی کوردستان لەگەڵ ئێران دەکرێنەوە پێم وابێت یەکێکیان مەرزی شۆشمەیە کە کەوێتە سنووری پارێزگای هەڵەبجەوە لەگەڵ مەرزی پشتەش نازانم پێم وابێ ئەویش هەمان سنوورەیان جیاوازترە بە دیاریکراوی ئەگەر زانیاریت هەبێ لەسەر قۆناغەکانی بەرەو پێشوونی ئیداریەکانی ئەو مەرزانات کە دەکرێنەوە و دەبن بە ڕسمی چۆن دەبن بە ڕسمی واتە هاوڵاتیانیش بۆ دەتوانن ئەگەر بێت و با بڵێن لە حاڵەتی ئاسایی تێدا لەو مەرزانە هاتو چۆ بکەن هەردوو مەرجەکە سەر بە سنووری پارێزگای هەڵەبجەنەوەی کە باست کرد مەرزی شوشمە مەرزی پشتە ڕادروستە لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە ڕەزامەندی لەسەر بەنەودەوڵەتیکردنی هەردوو مەرجەکە دراوە و بڕار دراوە کە هەردوو مەرجەکە لەلایەن ئەوانەوە بکرێ بە فەرمی وەزیری دەرەوەی ئێران داوای لە حکوومەتی عێراق کردو کە ئەوانیش ڕەزامەندی بفەرمونون کە ئەو دوو مەرزە لە لای خۆیانەوە بکەن بە نێودەوڵەتی بۆ ئەوی کە 24 کاتژمێری لەو مەرزانە کار بکرێت دەرچەندە ئەو مەرزانە لە ڕووی ئابووریەوە زۆر گرنگی بۆ پارێزگای هەڵەبجەیە بەڵام بە پێی زانیاریەکانی من ئەوەی کە لە بەرپرسانی باڵای ئیداری پارێزگای هەڵەبجەوە وەرم گرتووە ئەو مەرزانە داهاتێکی زۆر باشیان هەیە داهاتێکی زۆریان هەیە خەڵکێکی زۆر لەو مەرزانە کار دەکەن بەڵام تاکو ئێستا پارێزگای هەڵەبجە بە فعلی سوودی لە داهات و لە باری ئابووری ئەو مەرزانە نەبینەوە لە بەروی ڕاستەوخۆ داهاتەکەی ئەگەرێتەوە بۆ حکوومەت زۆر باشە سامان ئەو بەروبووم یاخود ئەو شمەکانی کە لەو مەرزانە دێنە ناو پارێزگای هەڵەبجە چین لە مەرزی شوشمێ و لە مەرزی پشتە ئەو بابەت و کاڵانی کە دێنە هەرێمی کوردستانەوە جیاوازن خۆی لە خۆڵی ئاسن ئەبینێتەوە لە کەرەستەی بیناسازی زیاتر ئەبینێتەوەەوە زیاتر بابەتە پلاستیکەکان بابەتە کەلوپەلەکانی دروستکردنی بینا و خان و ئەو بابەتان وە لەگەڵ ئەوەشدا بابەتی کشتتوکاڵی لەو مەرزانەوە ئاوردەکرێ بەڵام بە کوالیتی کۆنتترۆل تێپەر دەبێت بەرەمە کشتتوکاڵیەکانەوە بەرەمە وشکەمەنیەکان وە کەلوپەلی ئامێرەکارەبایەکانیش لەو مەرزانەوە دێنە ئەم دیو سپاس بۆ هاوکارمان سامان فەتاح لە پارێزگای هەڵەبجەوە لەگەڵمان و سپاس بۆ زانیاریەکانت